ئومێتۆرزوم یەکێکە لە قوربانیانی حکوومەتی ئاکاپا کە بە شێوەیەکی مافیاییانە لە تورکیا و جیهاندا خەڵکی دەرفێنن. ئومێتۆرزوم کە لە حوتی کانونی یەکەمەوە بێ سەر و شوێنە تاوەکو ئێستا وەڵامی هیچ سکاڵایەکی خێزانەکەی نەدراوەتەوە. هاوشێوەی ئومێتۆرزوم نزیکەی 10 هاوڕێی دیکەیشی بۆ ماوەی ساڵێکە هیچ هەواڵێکی نازاندرێ. ڕۆژنامەنووس ئامبێرن زەمان بابەتی ڕفاندنی ئومێتۆرزوم باز دەکات و نووسینێکی بەناونیشانی خێزانی ئومێتۆرزوم بڵاو کردەوە. زەمان دەڵێ گەر هۆرزوم تاوانبارە ئەوە با بە شێوەیەکی یاسایی دادگایی بکرێ. هیچ هەواڵێک لە ئومێتۆرزوم نییە، هەروەک مستەفا ئۆزبێن و تورگ و چاپان و جەمیل کۆچاک. ئامبێرین زەمان ئاماژە بە مینی پاسەڕەشەکە دەکات کە لە کاتی ڕفاندنەکاندا دەردەکەوێت. هەروەها جەخت لەسەر هەوڵە بێئەنجامەکانی ئاینور هۆرزومی هاوسەری ئومێتۆرزوم لە نووسینەکەدا دەکات. لە دوای کودەتا دەستکردەکەی 15 تەمووزەوە 151,967 کارمەندی حکوومەت لە کارەکانیان دوورخرانەوە. 131,995 هاوڵاتی دەست بەسەر کران و لەو ژمارەیە 63,074 کەسیان دەستگیر کران. زیاتر لە 3,000 خوێندنگا و بەشە ناوخۆیی و زانکۆ داخران و 5,822 کەسی ئەکادیمی کارەکانیان لەدەستدا. 189 دەستگای میدیایی داخران و 145 ڕۆژنامەنووس زیندانی کران. لە دوای تەمووزی 2016ەوە 17,000 ئافرەت لەگەڵ 668 منداڵی ساوا زیندانی کراون. زیا کۆجابیک خۆبەخش لە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە نێوان 4 تا 12 ماییس هەموو بەریتانیا بە پایسکلەکەی دەگەڕێت کە نزیکەی 1500 کیلۆمەترە. زوڵمکردن لە تورکیا بەردەوامە. دایک و باوکی نەجیب بیرای هەژمانگان و مەحمێد ئاکیفی 5 ساڵان لە مانیسیا دەست بەسەر کران. نەجیب بیرای هەژمانگان و مەحمێد ئاکیفی 5 ساڵان بەبێ دایک و باوکمانەوە. ئەگەر دایک و باوکی نەجیب بیرات دەستگیر بکرێن ئەوە وەک 700 منداڵی ساوای دیکە ئەویش لە زیندان گەورە دەبێت.